بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان خودی خوێندکار بڕیار لەسەر نمرەکانی خۆی بدات. خوێندکاران لەمە دووە بۆ پۆلی 12 ئامادەی سەرپشکن لەوەی کە نمرەکانی پۆلی 10 و 11 لەگەڵ نمرەکانی 12 بۆیان کۆ بکرێتەوە، واتە بژاردەکەی اختیاریە و لەدەست خوێندکارە. دەرچوونی ئەو بڕیارە لە کۆبوونەوەی دوێنەی نێوان جێگری سەرۆکی حکوومەت و لیژنەیەکی فراوانی پەروەردەی هات. گەشتینە ئەو بڕیارەی کە خوێندکاران سەرپشک دەکرێن واتە اختیاریە بۆەوەی کە بتوانن دەرئەنجامی نمرەکانی پۆلی 10 و 11 لەگەڵ 12 هەڵبژێرن یاخۆ تەنها کۆنمرەی ساڵی کۆتایی کە دەکاتە پۆلی 12 بە تەنها اختیار بکەن. ئەمە مژدەیەکی خۆشە بۆ سەرجەم خوێندکارانی هەرێمی کوردستان و خوێندکارانی هەرێمی کوردستان کە تاکە سوودمەندی ئەو بڕیارن پێشوازی لەو بڕیارە دەکەن و دەڵێن ئەمجارە حکوومەت گوێی لە داواکانمان گرت. ئەم قرارەی بەڕێزیشان تاکید لە بەرژەوەندی خوێندکاردایە بۆ ئەوەی کە لە جیاوازی لە شوێنێک لە شوێنێشتر کە لە نمرەکانیان تا ئێستا کە خوێندکار یەکەم جارە بتوانێت بیرڕای خۆی بە ئازایی دەربڕێ و لەلایەن حکوومەتەوە قبول بکرێتە نەمیش بۆ نمرەکانی ئایا پۆلی 4 و 5 کە حیساب کریان حیساب نەکرێت. شارەزایەکی بواری پەروەردەیش ڕای دەگەێنێت دەرچوونی ئەو بڕیارە کاریگەری باشی لەسەر بەرەو پێشچوونی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان دەبێت. لەمە دووە خوێندکار هەز دەکات کە بەشدارە لە بڕیارەکانی پەروەردە. بڕیارێکی باشە بە دروستی زانم وەکو ڕێی وەرگرتنی تەڵەبە لە بەشداریکردنی و پرۆسی چارەسەرکردنی کێشەکان چکە بەڕاستی لەو چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵە قوتابی حەزیان دەکرد حسابیان لێو کرد لەبەوەی دەرەجیان یەکجا بەرز لە پۆلی 10 و 11 بەڵام تەماشا دەکەن لە هەندێک قوتابی پەنایان بردە بەرخۆ پیشاندا. لە ماوەی ڕابردوو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دابوو کە 20 نمرەی پۆلی 10 و 11 ئامادەی بۆ پۆلی 12 هەژمار بکرێت. ئەو بڕیارەش ناڕزایی زۆری خوێندکارانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە، چەندی جار خۆپیشاندانیان ئەنجامدا. سەرنجام بڕیاردرا باژمارکردنی نمرەکانی پۆلی 10 و 11 لەگەڵ نمرەکانی پۆلی 12 بۆ خوێندکاران بە شێوەیەکی بژاردا اختیاری بێت. هاوکار عەبدوڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.